وەکو دلێر سوپاسی هەرێکەکی دەکەم کە پشتی خێری کڕیا کە هاتیە ئەلەو دقەیەکە قسەی دەکەم لە بۆ ڕاگەیاندکارەکان و بە جەنابی محافظ کە لێرکوانە مەوجودە خستەخانەی میهرەبانی 7500 پشکە ئەو پشکانە زیاد نابیتن هەتایەکە 7500 بەس لەو 7500ی 3463 پشی ئێستا خەیریە يعني ئەگەر 100 دیناری قازانج کە هەر پشکەچی يعني 363 ملیۆن دینار ساڵانە قازانجی دەکاتن 364 ئەگەر وڵمۆحمانە ئەو پشکە خێرانە بەرز بکەینەوە ئەگەر ببیتە 175 دەچین لە شارەچیت کە لە شوێنە چیتکە خستەخانەچکە دەست پێ دەکەین بەس هەتا ئێرە نەکەینە 175 هەوڵ دەدەین لە شوێنیت کە نەیکەینەوە و سندوقی خێرزانیشمان هەیە سندوقی خێرزانیەکەش کەوا لە ئێستا کەوەری دەگرین لە کۆی مانجی ڕەمەزان و لە 36 وەری دەگرینەوە ئەو سندوق خێرزانیانە لەبەر ئەوەیە دەمانەوێت ساڵێکیت کە ئیفتتاحی سنتەری مامۆگرافی بکەین دەمانەوێت سنتەری مەمک بکەینەوە کە لێرەوە سوپاسی دکتۆرە خەولەی دەکەم کە بڕیاریدا دکتۆرێکی پسپۆری مەمکە کە بڕیاردا کۆی مانجی ڕەمەزانەکان بە خێری بابی بە خێریداچی بێتن نەخۆشی فەقط هیچ پایە نەوێت کە ئەوڕۆکە دوو دکتۆریت کە پسپۆر عیادان هینە ناو میهرەبانی هەرچەندە نەخۆش زیاد دەبیتن دکتۆریش زیاتر ڕوو لە میهرەبانی دەکا بوویتە جێگای ئومێدی زۆران هەم دکتۆری زیاد دەبیتن کە ئەوڕۆکە دوو دکتۆری پسپۆر عیادەکەی ئەوڕۆ دەکاتەوە لە خستخانەی میهرەبانی کێکەچان کە دەمانەوێت سنتەری مەم بکەینەوە ئەو سندوقی خێرزانی لە بۆ دروستکردنی سنتەری مەم چیە کەوا نزیکەی 20 دەفرێت ئەو سنتەرەیە لێیەکە 1000 بۆکسمان دروست کردی سندوقی خێرزانی دەمانەوێت 36 ئەو بۆکسانە وەربگرینەوە و حەز دەکەم هەمووتان چەندانەکی ببن تەوزیعی بکەن بدەنە خزمان تاوەکو ئەو 1000 سندوقە خێرزانیە تاوەکو سنتەری مەمەگرێت سنتەری مەمەگرێت چ مهمە ئەگەر ئافرەتێک لە بدایەتی تشخیص کرا زۆر بە ئاسانی علاج دەکرێت بەڵام ئەگەر بۆ دەرەجە 3 بۆ دەرەجە 4 چۆن ناو ئێسکەکانی ئەو کەسەیە پێ دەمری ڕاست ئەمە وەکو دکتۆر قەناعەت وایە ئینسان بە ئەجەلی دەمری بەڵام سەرەتانی مەمچی دەرەجە 4 سەبەبەشی مردنە لۆیەکە چەند مهمە تو عائلەی دەپارێزی و دەمانەوێتن ئەمە لە ئەتفال ئەنابیبی بکەینەوە چونکە وەکو دەزانین کە قڵەوی کۆمەڵک نەخۆشی لە یەک کەسی بەڵام نەخۆشەکێ لە یەک کۆمەڵ کەسی لە عائلەی ژن و پیاوەک زەواجی دەکەن منداڵیان نابیتن 4 ساڵ 5 ساڵ مشکلە بەس دەبەوە دوو کەسەی نییە مشکلە لە بۆ خەزوورانی هەردوو لاشە یعنی یەک بنامەڵەوە جیرۆدە یەک نەخۆشی دەبی ئەویش نەزۆچیە دەمانەوێت لە مستەقبل سنتەری ئینفێرتیلیتی بکەینەوە دەمانەوێت قەستەڵەی بکەینەوە ئەگەر پارە خێریەکانمان زیادوی سیتی ئەنجۆی دادەنێن سیتی ئەنجۆ لە بۆ ڕسمگرتنی مولولەکانی خینی مێشک و دڵیە نوعی جەڵتەی دیاری دەکاتن ژیانی ئینسانێکی دەگەڕێنیەوە چونکە عیلاجی فەرقی دەبیتن و دەمانەوێت لە خستەخانەی میهرەبانی بە پشتیوانی خوای گەورە هەوڵ دەدەین ئیش لە بۆی بکەین کەوا عملیاتی دڵی تێدا بکرێن ئەمە شاندێکی یابانی هاتنی ئێرکانە گوتیان بەتەمای چی گوتم دەمەوێتن دڵ نەقل بکرێت لە هەولێرێکە کە لە هەموو عێراق ئێستا نەقل ناکرێتن دەمانەوێت شتی زۆر جوان بکەین کە ئەو جیازی ئەمە لە هۆڵەندای کڕیمان بە 135 دەفتەری کە پارەی خێرەکانی گۆ بوو ئێرە دەستێکی ئەمینە ئەو ئەمینێش لەوەی فێربووینە کە لە پێغەمبەری نازارمان یەک مەشهدی پێغەمبەری باز دەکەم کە صلی الله علیه وسلم لە ئەسنای هیجرەتی کرد ئیمامی عەلی لە شوێنی خۆی دەزانی لە بەرچدانە گوتی ئەو پارە ئەو ئەمانەتە هی ئەو خەڵکەی بیاندەوەی هیچێ بووی کافرەکان بوو ئەو کافرانی کە دەریان دەکرد لێ کە ئەمە لە پێغەمبەری فێربووینە کە صادق الئەمینە پارەکانتان لە پێش ئەو هەموو مایکەوە اللهم فشد والله وبالله وتالله ئەمن 1 دینار خیانەتم لە پارەی میهرەبانی نەکردیە و ئەعلا سوڵتەشم هەیە لە ناو خستخانەی میهرەبانی هەتا ئەو دقیقەش خستخانەی میهرەبانی لەکن حکومەتی هەموو بەناوی منە بەڵام والله ئەمن چاوم لە یەک حتى ئێستا یەک موچەم وەرنەگرتیە مقابلی ئەو جودانی کردیتم ئەو قسانە ئێستاش دەکەم هەموو بەخێر کردیە چونکە لۆ خۆم فەقیرم لە ناو قەبری چونکە دەزانم دەمرم لێ ئەو حالە دەکەم میهرەبانی دڵسۆزی و لێزانی